ناوچەی پیشەسازی سلێمانی ئەو ناوچەیی پیشەوەران و کاسبکاران پێکەوە کاری تێدا دەکەن. لەم ناوچەیە لە یەک کاداگوێبیستی چەندین دەنگ دەبێت لە هەموو لاکانەوە. مانگی ڕەمەزانی پیرۆز بۆ ئەم پیشەوەرانە کەشێکی جیاوازتری هەیە. ئەوان لە نێوان دەنگە بەرزەکان و بۆنی بۆ یاخ و پیریزدا کار دەکەن. من ناوم وەستا عەلیە لە ساڵی 91ەوە دەستم کردو بەم ئیشە. لە 91ەوە وەستام ئیشی کارەباییمانە کرد لە 2003 ئیشی تەبرید و کارەبایی و کۆمپیوتەری ژەکەین ئێمە دوکانمان لێ لە مەنتقەی سەناعیە. بە بۆنێ ڕەمەزانەوە بەهۆی ڕەمەزانەوە ئێمە بە ڕۆژووین بەڵام لە ئیشەکەمانە نەوەستاوین هەر ئیش دەکەین بەیانیان بەردەوامین لە ئیشکردن وەلەو لە ناو مەنتقەی سەناعیە ئیزعاجێکی زۆر هەیە وەکو تەقەتەق و هاڕی سەیارە و دووکەڵی سەیارە و بەڵام ئێمە هەر بە ڕۆژووین چکە ئیمامان بەقووەتە بۆ ئەوەی کە بتوانین بە ڕۆژوو بین. ڕۆژەکەمان نەشکێک گوێ ناینە بۆن و دووکەڵ و تەقەتەقی سەیارە و دراوسەکان مەسەن یەکتری ئیزعاجەکەن بەڵام بە ڕۆحێکی فراوان وەریەگرین ئێمە. شاگردەکانمان هەمومان بەڕۆژین یعنی ئەوە نییە بڵین کەمێک بەڕۆژ مەگەر ئەوەی نەخۆش بێ یا مەسەن نەتوانای نەبێ زۆر ئەگینا هەر هەمووی بەڕۆژە لە مەنتقەی سەناعیە. من لە ناوچەی پیشەسازی سلێمانی شەکەم ناوم نەژاتە وەسا نەژاتم لێرەکە کە سابەتەکەم 7 ساڵە لەم دوکانەیەم ئیشی فیتەریەکەم بەردەوام کە بە ڕۆژوشین لێرەکە ئیشەکەین و ئیشی فیتەریەکەین لەم مانگا کە هەموو خەڵک خۆتان زانی ئیشەکە چۆناییە قورسە ئیشەکەمە ئێمە بە ڕۆژنی شەکەشەکەین لەخوا بەزیابێ لە بانی لە سعات 8ەوە ئێمە لێرەین هەتا 5 ئتر سار بێنێتەوە کەوینە 6 ئێوارە ئەتە کاتی وایە تۆ بە گوێرە ئیشەکەی ئیشمان لا نەبێت سعات 5 ڕۆینەوە. من ناو مەروانە ماوەی 14 ساڵە لەگەڵ وەسانەژادە ئیشەکەم بەیانیان لە ساعت 8 بەیانیەوە بۆ 4 و 5 ئێوارە ئیشەکەین. اینجا بەنسبەت مانگی ڕەمەزانەوە بە ڕۆژوو شەبین و پشت بەخوای گەورە ئیشی شەکەین. ئێمە بە زمانی بە ڕۆژەوە ئەمە ئیشەکەی ئێمەیە خەریکێمی شابین ئێستا من نەمیچینێ هەڵەوە شێنم ئەگەر تاقمەڕنگی بوێت ئەمڕۆ ئەتوانم بی بەسمەوە تا ئێوارە ئەگەر تاقمەڕنگیشینێتە شوی دیکەم 3 ڕۆژێوێ هەتا ئەم 3 ڕۆژە ڕایمەر و کە ڕۆژێکیش بەستنەوە ڕۆژێکیش کردنەوە و ڕۆژێکیش ڕایمەرێوێ ئیشەکەی ئەمە زۆر خۆشە لەوەی خۆتە زانی بە ڕۆژوشین ئەم ئاسانە خۆت سەیری کە هەڵی لەو داینێرە لە بەیان تا ئێوارە چەندێک کاتێوێت. ناو ئەسیر محەممەد کەریم من لە سلێمانی ئیشەکەم بۆ یەخچی لە منطقە سەناعی بۆ یەخچی سیارە من تقریبا 18 ساڵ من لە سلێمانی ئیش يعني بۆ یاغی سیارەکان بوو ساعت يعني تقریبا 8 بەیانی من لە دوکان حتا تقریبا ساعت 5. کاتەکانی کارکردنیان بەرەو کۆتایی دەڕوات ماڵام بە وتەی خۆیان شەکەت و ماندوو دەچنە ماڵەوە و هەرچی هەبێت بۆ خوانی ئێوارەیان دوای ماندووبوونێکی زۆری ڕۆژ دەڵێن خوانەی بڕێت و سفرە و خوانی هەمووان ڕازاوە بێت.